شهیدان ڕێبەری تۆکۆشان ماڵێن شهید نامێرێت شهید نامێرێت شهید نامێرێت شهید نامێرێت شهید نامێرێت. ئەم ڕووداوای دوێنێ ئەم هەواڵانە هاوڵاتی ڕۆژاوای کوردستان بوونە بۆ سەردان هاتوونە بۆ لای خزم و کەس و کارەکانیان کەوا 9 ملیۆن خەڵکی ڕۆژاوا لە باشووری کوردستان ئاوارن لە شارەکانی کوردستان بڵاو بوونەتەوە هاتوونە بۆ سەردانی ئەو خزم و دۆست و کەسانی خۆیان و ئیشی خۆیان هەبووە. یەک شەلای خەڵکەمانەتەوە بۆ بەیانێکی ڕۆشنەتەوە بەداخەوە بە فیتی جاسوس و میتی تورک و هاواڵەکانیان لە باشووری کوردستان ئەم کارە ساتە دروست بووکەوە بە تەیارەی بێفرۆکەوان هێرشکەنە سەریان و شەیدیان بخەن. ئێمە لێرە و پرسیارەکەین یعنی جێگای خیانەت لە گەرمیانە نابێتەوە لە باشوورە جێگای نابێتەوە بە تایبەت لە گەرمیانە جێگای خیانەت نابێتەوە. ئەو پرسیارە ئەەکەین کوا هاوڕەکانی خالت گەرمیانی کوا هاوڕەکانی مامە ڕیشە چیان لاتەوە پێشمەکە قارەمانانەی کەوا بەرامبەر حزبی بەحس و ڕژێمی بەحس و تۆپ و تیارەی بەحسەوەستان و لە دەشتی سەی خەلیل ئەمڕۆ لەکوێن وایە پرسیارە بێ هەموو گەرمیانێکە و پرسیارێ لە خۆی بکات. ئەمە یەک دوو لە دوێنێەوە ئەم ڕووداو بۆتە مقۆ و باسی خەڵ لە ناو کەلار و گەرمیانە بۆیە ئەو باسانە نابێت تەنها لە ماڵەکانمانە بمێنێت پێویستەوە باسانە بخەینە سەر شەقام و لەسەر پێبوەستین چۆن تیارەی تورک لەسەر سەرمان وەستاوە ئەبێ ئەمە لەسەر پێبوەستین تاکەوە پیلانانەی دەوڵەتی تورک و هاوفکرەکانیان لە باشووری کوردستانە پوچەڵ بکەینەوە. هەواڵان دۆست و برادەران هاوڕێیان پێویستە ئەم شتانە قبول نەکەین و جارێتر هەموو خەڵکی گەرمیانی یەک دەنگ بێت یەک ڕنگ بێت نابێ و خەڵکە پەرتەوازە بکرێت چی خەڵکی ڕۆژاوا بێ خەڵکی باکوور بێ خەڵکی ڕۆژهەڵات بێ لە کوردستانە بە یەک دەنگیە بێ هەڵوێستمان هەبێ بەرامبەر پیلانەکانی دەوڵەتی داگیری کەری تورک و هاوشێوەکانی. باژاری کۆم ئیرۆ لێنە باژارێ قەهرەمانیەیە باژارێ بەرخۆدانیەیە باژارێ کو ڕاستیژی باژاری کۆملێنە باژاری قەهرەمانیە باژاری بەرخۆدانیەیە باژاری قوربانیە بسەد هەزارە قوربانی لەڤر هاتنە داین لێ مخابن وەکی خەڵکی ڕۆژاوای کوردستان یەک و بەری خۆ ددنە وی باژاری تەنێش بۆی تەداویێ یان ژیش بۆی هەنێک زیارەتێن ماڵباتی ڕاستی ئێریشێن بڤی شەکلی تێن مخابن ئێریشێن کۆ ئیرۆ دخوازن ڤینە مەتەڤە بشکینن چ ڕۆژاوای کوردستانێ بێ چل باشوورێ کوردستانێ بێ و چیژی لە باکوور و ڕۆژهەڵاتی کوردستانێ بێ. ڕاستیژی وەنداهیەمە ئیرۆ گەلێک مەزنە ji ber ku yek ji hevalê me şehîd ku berê xwe dabû vî bajarî ji bo tedawiyê yek ji damezrenerî rêveberiya xweserin. Şehîd Ferhat Şiblî yê ku di nava şoreşa Rojavayê Kurdistanê de xwedîke da yê ku tu bajarê Bakur Rojhilatê Sûrî îro ser wî nagirî. ji bo avakirina sîstemeka demokratîk ji bo rizgargiriya gelê xwe ji bo avakirina netawa demokratîk û biratiya gela her û her tekoşîn da her û her bedel da û ji bo ku zanê ku ev rêya herî rast e ti tekoşînê dike û her û her ti dêne ber çavê xwe ku ev roj dibe ku were. شهید فرهاد ایرو لباشور کردستان گلک بغمگینی تی بیرانین ایرو لروجاوای کردستان تواهی باکور رجلات سوری وکا رهواله کیما یکو تجاری جبوی کداینه جبوی بدل داینه جبوی سوز داینه بگل خورا تجاری که ماسی نکر و حتی کو گها اصلا شهادتی دجمنه گلی کرد دجمنه گلین و هرمه دخوازن بریاوان ایریشا ویناما تو نبکن دخوازن کردن برخودر تو نبکن دخوازن رهواله شهید فرهاد شبلی تو نبکن لی انفید بیشن کرد تجاری بقتل کرنه تنه نبونا کرد تجاری بانفالا تنه نبونا کرد تجاری بقر کرنه تنه نبونا هر و هر سر مل برانبری وان ایریشا بلندا و چد سر ملی هر یکی جمع جبوی شپاندنا حواله می شهید امی تجاری جبوی وینا
کە ماسی نەکەن یعنی مخابن ده سالیە ئاواکردنا ڕێڤەبەریا خوەسەردا ئەم یەکی هەواڵێکی خۆی ڕێزدار یە دناوە ئاواکردنا وێ ڕێڤەبەریەدا وەندا دکن لێ ئەم دەزانن کۆ bi sed hezara insanê ku xwe ji bo vêrê canfedakirina insanê ku her û her ser piyana ji bo pêkanîna xewn û xeyalên va şehîda ji bo vê jî ev şehîdê me em ji war dibêjin serê xwe rehet deynin hevalê we pirin wê ku vê rêya we dom bikin bimeşin heta dawiyê bimeşin heta azadiyê bimeşin heta serkeftinê sozê bi were didin û em dibêjin شهيد نامرن 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 بەڕێزان ئێستاش بەیاننامەی حزبی زەحمەتکێشانی کوردستانەیە لەلایەن گۆران کۆماری بەرپرسی لقی گەرمیانە دەخوێنرێتەوە با بفەرمێت. چیتی میکرد؟ بیدیر من؟ حالا ما کباتای. لقی گەرمیانی حزبی زەحمەتکێشانی کوردستان سەرکۆنەی کردەوە تیرۆریستی و دوژمنکاریەکەی ئەمڕۆی شاری کەلاری سنووری ئیدارەی گەرمیان دەکات. بەیانی ئەمڕۆ ڕۆژی هەینی ڕێکەوتی هەفتەی شەشی 2022 نزیک سەعات 9:30 سەر لە بەیانی فرۆکەیەکی بێفرۆکەوانی ڕژێمی تورکیا لە نێوان هەردوو گوندی بەردەسوور و بەرلوتی سربەشاری کەلاری سنووری گەرمیان ئۆتۆمبیلێکی کردە ئامانج کە 5 سەرنشینی تیادا بوو. 4یان شەهید و 1 بریندار بوون و سەرجەمیان کوردی ڕۆژئاوای کوردستانە. ئێمە لە لقی گەرمیانی حزبی زەحمەتکێشانی کوردستان زۆر بەتوندی سەرکۆنەی ئەو کردەوە تیرۆریستی و دوژمنکاریە دەکەین کە دەچێتە چوارچێوەی سنوور بەزاندن و پێشیلکردنی یاسا و ڕێسانێ و دەوڵەتیەکان کە لە ناو خاکی هەرێمی کوردستان بەگشتی و لە سنووری ئیدارەی گەرمیان بە تایبەتی ئەنجام دراون. خوازیارین هەرچی زووە هەردوو حکوومەتی ناوەندی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان چیتر لە ئاست ئەم کردەوە تیرۆریستی و دژمنکاریانەی داگیرکەران و دژمنانی گەلەکەمان دەستەوەستان و بێهەڵوێست و بێدەنگ نەبن. خەمێکی تری ئێمە ئەوەیە لە بەرامبەر ئەم هەموو تیرۆر و تاوانەی دەرحەق بە گەلی کوردستان دەرحەق بە میلەتەکەی ئێمە ئاکرێ پەرلەمانێکمان هەیە بە ناوی پەرلەمانی کوردستانەوە بە حساب نوێنەرایەتی گەلی کوردستانەکەن. هیچ هەڵوێستێکیان لە بەرامبەر ئەم ڕەفتارانەی تورکیا ئەم تیرۆر و تۆقاندانەی ڕژێمە تورکیا بەرامبەر گەلی کوردستان هیچ کاردانەوەیەکیان نییە و لە بەرامبەر ئەمەدا حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان زۆر بەداخەوە نەک هەڵوێستیان نییە. من ئێمە گومان دەکەین بەشێک بن لەم تیرۆر و تاوانەی دەرحەق بە میلەتەکەی خۆیانەکرێت کە بێدەنگیان هەڵبژاردووە. لە بەرامبەر ئەمە ئەوانەی بە ناوی ڕێفراندۆم و ڕێفراندۆمچیەکان کە باسی دەوڵەت دروستبوونی دەوڵەتی کوردیانە کرد ئەمڕۆ لە بەرامبەر هەموو ئەم دەستدرێژیانەی دەرحەق بە گەلی ئێمە دەرحەق بە باشووری کوردستان و سەروەری خاکی هەرێمی کوردستان و عێراق کرێ هەمویان بێدەنگیان هەڵبژاردووە. خەم لەوایە ئەم شەو من لەگەڵ چەند ئەندام پەرلەمانێکی عێراقا قسەم کردووە بە ڕێزمالیکی و کوتلەکانی تری ئاگادار کردوتەوە پەرلەمانی عێراق هەر ئەم شەو ئاگاداری لێداوە جەلسەیەکی تایبەت دەربارەی دەستدرێژەکانی تورکیای ڕەفتار فاشست دەربارەی بەزاندنی خاکی عێراق و هەرێمی کوردستان ئەمڕۆ جەلسەیەکی تایبەت بەڕێوە چێ بۆ ئیدانەکردنی ئەو کارە قێزەونانەی تورکیا. لە بەرامبەر ئەمەدا حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم و بەناو پەرلەمانەکەی باشووری کوردستان هیچ هەڵوێستێکیان نییە. ئێمە وەکو دەڤەری گەرمیان وەکو کەسوکاری شەهید وەکو خەڵکی ئازادی خواست داوا لە دەسەڵاتی باشووری کوردستانەکەین چیتر منەکە پڕ بووە. ئەمە چیتر ئەم کارە تیرۆریستی و قێزەونانە چیتر قبوڵ ناکرێ. ئێمە نەک گومان دەکەین بەڵکو تورکیا چەند تاوانبارە لە ئاسمانەوە بە فڕۆکەی بێفڕۆکەوان تێ خەڵکی ئازادی خواز و گەلی ئێمە شەهید دەکا دەسەڵاتی باشووری کوردستان ئەوەندە تاوانبارە.